بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لە ڕێوڕسمێکدا بە ئامادەبوونی سەرۆکوەزیرانی کاربەرەکەری قەوارەی جوولەکە ناوڕۆکی ڕێکەوتنی سەدەی ئاشکرا کرد. بەپێی ڕێکەوتنەکە لەمە دوای خاکی ئیسرائیل فراوانتر دەبێت و خاکی فەڵەستینیش دابەش دەکرێت. بە میوەندەرێک لە بەڕێزان دکتۆر ئیبراهیم محەممەد مامۆسای زانکۆ لە لەندەنەوە، هەروە لە هەولێرە دکتۆر ئەحمەد وەرتی سەرۆکی سنتەری ئایندا بۆ لێکۆڵینەوە تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتەی دەبینی. سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ناوڕۆکی ڕێکەوتنی سەدەی بۆ پرۆژەی ئاشتی لە نێوان فەڵەستین و قەوارەی جوولەکە ڕاگەیاند. دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە مەراسیمێکدا بە ئامادەبوونی بنیامین نەتانیاهوی سەرۆکوەزیرانی کاربەڕێکەری ئیسرائیل و ژمارەیەک باڵوێزی وڵاتانی عەرەبی وردەکاری پرۆژەی ئیدارەکەی بۆ چارەسەری کێشەی فەڵەستین و قەوارەی جوولەکە بڵاو کردەوە. ترامپ ڕایگەیاند بۆ جێبەجێکردنی پرۆژەکە دەست بەجێ لیژنەیەکی هاوبەش لە نێوان ئەمریکا و ئیسرائیل پێک دەهێنرێت و لە کاتێکی گونجاودا لە بەشی قوسی ڕۆژهەڵات دەوڵەتێک بۆ فەڵەستین دروست دەکەن. سەرۆکی ئەمریکا ئاماژە بۆش دەکات قودس دەبێتە پایتەختێکی دابەشنەکراوی ئیسرائیل و بابەتی دوو دەوڵەتیش دەبێت بە جۆرێک بێت ئاسایشی ئیسرائیل نەکەوێتە مەترسیەوە. هەر لە مەراسیمەکەدا ترامپ تیشکی خستە سەرۆکارانی بۆ ئیسرائیلی کردووە، لەوانە ناساندنی قودس وەک پایتەختی ئیسرائیل و دانان بە بەرزایەکانی جۆلان وەک بەشێک لە خاکی ئیسرائیل و کشانەوە لە ڕێکەوتنامەی ئەتۆمی ئێران. هاوکات سەرۆکی ئەمریکا پەیامێکی ئاڕاستی مەحموود عەباس سەرۆکی دەسەڵاتدارەتی فەڵەستین کرد و پێیوت 4 ساڵ دەرفەتتان لەبەردەمدایە بۆ ئەوەی بە دەوڵەتێکی سربەخۆ بگەن، ڕێکەوتنی ئاشتی قبوڵ بکەن و لە ئەنجامیشدا ئیدارەی ئەمریکا 50 ملیار دۆلار وەبەرهێنان لە دەوڵەتی فەڵەستین دەکات. لەبارەی پشتگیری وڵاتانی عەرەبی لە پرۆژەکەی ترامپ ئەوەی خستە ڕوو ئیسرائیل لەگەڵ پیاوێکی عاقڵی وەک شای عەبدوڵای ئوردن کار دەکات و هەرێکە لە وڵاتانی بەحرین و ئیمارات و عومان و هاوپەیمانەکانی ئەمریکا هەموو ئامادەی یەکیان بۆ پشتگیری پرۆژەکە ڕاگەیاندووە. لە هەمان کاتیشدا سەرۆکی ئەمریکا ڕاشی گەیاند پرۆژەی ئاشتی وەستانەوە دژی بجووتنەوەی حەماس و جیهادی ئیسلامی لە خۆ دەگرێت. ڕاگەیاندنی پرۆژەی ئاشتی لەلایەن سەرۆکی ئەمریکا لەسەر حسابی خەڵکی فەڵەستین و بە ئامانجی خزمەتکردن بە قەوارەی جوولەکە کاردانەوەی لایەنە فەڵەستینیەکانی بەدوای خۆیدا هێناوە و بجووتنەوەی حەماس با توندی دژی پرۆژەکە دەوەستێتەوە. هەموو ئەمانش لە کاتێکدایە ئەمریکا بەرەو هەڵبژاردننی سەرۆکایەتی هەنگاو دەنێت و وەک چاودێرانی ژاماژەی بۆ دەکەن ترامپ بۆ دووبارە هەڵبژاردنەوەی وەک سەرۆکی ئەمریکا دەبێت خزمەتێک بە ئیسرائیل بکات. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان. دکتۆر ئەحمەد بەخێر بێنگ سەرتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بە شێوەیەکی گشتێکە سەرەتا سەرنجی بەڕێز بزانم لەسەر پرۆژەکەی ترامپ کە باس لەوە دەکا بۆ بەرقرارکردنی ئاشتیە لە نێوان فەڵەستین و ئیسرائیلدا. بەڵێ بەناوی خوای بەخشندەی میهرەبان زۆر سپاس بۆ جەنابتان و میوان و هەروەها بینەرانی بەرنامەکەتان. لە ڕاستیدا هەڵوێستی ئەمریکا هەڵوێستێکی ڕوونە لە ڕابردوو لە ئێستادا بەرامبەر بە مەسەلەی فەلەستین و دروستکردنی دەوڵەتی فەلەستین کە هەمیشە لایەنگری دەوڵەتی ئیسرائیل بووە لەسەر حسابی بەرژەوەندیەکانی فەلەستینیەکان و لەسەر حسابی ئەو بڕیارانەی کە لە نەتەوە یەکگرتووەکانەوە دەرچوونە هەر لە دوای دروستبوونی دەوڵەتی ئیسرائیلەوە کە تا ئێستا هیچ یەک لەو بڕیارانە جێبەجێ نەکراوە. هەموو هەوڵ و تەقەلاکانی ئەمریکا لە پێناو بەرژەوەندیەکانی ئیسرائیل و پاراستنی ئاسایشی ئیسرائیل بووە. ئەگەر بگەڕێنەوە بۆ ڕابردوو کێشەی فەلەستین یاخود مەسەلەی فەلەستین لە هەوڵەکانی دوای شەڕی یەکەمی جیهانەوە دەست پێەکە لە کاتی ڕێکەوتنامەی سایکس پیکۆ کە ئەم ناوچەیە دابەش کرا
ئەو ناوچانەی کە پێشتر لە ژێر دەسەڵاتی دەوڵەتی عوسمانیا بوون هەمووی دابەش کران بەسەر ئەو دەوڵەتانەی کە براوەی جەنگەکە بوون و وعدی بلفۆر مەشهورە کە بەریتانیا وەزیری ئەو کاتەی دەرەوەی بەریتانیا کە بە جوولەکەکانیدا لە ساڵی 1970 بۆ دروستکردنی دەوڵەتێکی جوولەکە لە سەرخاچی فەلەستینەوە بوو لە ساڵی 1948 ئەو دەوڵەتە دروست بوو لەو کاتەوە هەرچەند ئەو بڕیارانەی کە لە نەتەوە یەکگرتوەکانەوە دەرچوونە بۆ دروستکردنی دەوڵەتێکی فەلەستینی لە پەنای ئەو دەوڵەتەی کە بۆ جوولەکەکان دروستکراوە بەڵام تا ئێستا ئەو دەوڵەتە ڕووناشی نەبینیوە و هەموو دەوڵەتەکانی یا بڵێن ئیدارەکانی ئەمریکا حکوومەتەیەک لە دوایەکەکان و سەرۆکەکانی ئەمریکا پشتیوانیان لە ئیسرائیل کردووە لەسەر حسابی فەلەستینیەکان و ئەوەی ئێستاش کە ناو ئەبرێ ڕێکەوتنی سەدا یاخود سەفقەی قەڕن ئەمە بەڕاستی تەواو لە بەرژەوەندی لایەنی ئیسرائیلیدا لەسەر حسابی بەرژەوەندی فەلەستینیەکان چونکە ترەمپ ڕایگەیاندووە کە ڕێکەوتنی سەدا بریتە لەوەی کە قودس ئەبێتە پایتەختی دابەش نەکراوی ئیسرائیل لەلایەشی تریشەوە بۆ ئەوەی کەوا فەلەستینیەکان ڕابچێشێ بۆ ناو گفتوگۆی ئەم سەفقەیە داوایان لێکا کە بێن گفتوگۆ بکەن کە لە قودسی ڕۆژهەڵات ئەتواندرێ پایتەختێک بۆ فەلەستینیەکان پێک بهێندرێت لەلایەکەوە کە ئەڵێ قودس پایتەختی دابەش نەکراوی ئیسرائیل لەلایەشی ترەوە ئەڵێ ئەکرێت پایتەختێک بۆ فەلەستینیەکان لە قودسی ڕۆژهەڵات کە ئەمە یانی دژبەیەکە بەڕاستی و مەسەلەی حدود و مەسەلەی چارەسەرکردنی پەنابەرە فەلەستینیەکان کە دەرکراون و سنووری ئەو دەوڵەتەی فەلەستینیە هیچی دیار نییە چونکە ئەو سەفقەیە بریتە لە 80 لاپەڕاوان تەنها چەند بڕگەیەکیان لێ خوێندەوە بۆ ئەوی کە فەلەستینیەکان ڕابچێشتە ناو گفتوگۆکانی ئەو سەفقەیە کە 4 ساڵی دەرفەت پێداون بۆ ئەوی کەوا دیڕاسەتی بکەن بەڵام پێم وانە ئەم سەفقەیە هیچ ئەنجامێکی ئیجابی هەبێت و بەڵکو من پێم وایە و سەفقەیە وەکو هەموو ڕێکەوتنەکانی تر وەکو ئۆسلۆ وەکو کام دێبێت بە مردووی لەدایک بووە. بەڵێ بەس دکتۆر ئەحمەد ینی بۆچی تا خودی ترامپیش ئاماژەی بەوە کرد کە پرۆژەکە ینی وەستانەوە دژی حەماس و بزوتنەوەی جیهادی ئیسلامی لە خۆ دەگیرێت ینی ئەمە زیاترەن پرۆژێ بۆ لاوازکردنی مەسەرەن ئەو ئیدارەی حەماس نییە کە لە کەرتی غەزە ئێستا بوونی هەیە؟ بەڵێ بێگومان خۆت ئەزانی کە هەمیشە لایەنگری دەوڵەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە دەوڵەتی یاخود قەوارەی ئیسرائیل لە ناوچەکەیە هەمیشە لەسەر حسابی بەرژەوەندی فەلەستینەکان و بە تایبەتیش لێدان بووە لە ڕەوتی ئیسلامی لە ناوچەکەیە ئەوان چونکە بە توندی بەرەنگاری ئەو دابەشکردنە بوونەتەوە ئەو پێشێلکاریانەی کە بۆ نەک تەنها بۆ مافی فەلەستینیەکان بەڵکو بۆ ڕێکەوتن نامە نێو دەوڵەتیەکانش کە خۆیان بەشێک بوونە ئەو دەوڵەتانە بەشێک بوونە لەو ڕێکەوتن نامانە کە لە نەتەوە یەکگرتووەکان و لە ئەنجومەنی ئاسایش دەرچوونە بۆ پێدانی مافی فەلەستینیەکان یاخود بۆ جێڕانەوەی ماف بۆ فەلەستینیەکان و دروستکردنی دەوڵەتێک بۆ فەلەستین یا بۆ فەلەستینیەکان لە پاڵ دەوڵەتی ئیسرائیلە بەڵام هەموو ئەو ڕێکەوتنامانە پێشێل کراون و ئەوان ئێستا باس لە ئیرهابی ئیسلامیەکەن باز لە تیرۆر و لە پەرژیری ئیسلامیەکەن کە مقاومە و بەرەنگاری مەشروع کەوا نەتەوە یەکگرتووەکان ڕێگەی پێداوە بڕیارە نێو دەوڵەتیەکان ڕێگەیان پێداوە جیان ناکەنەوە لە پەرگیری و لە تیرۆر کامە تیرۆر و کامە مقاومەی مەشروعەکە بە پێی ڕێکەوتن نامە نێو دەوڵەتەکان ڕێگەی پێدراوە ئەمە تێکەڵکردنێکە بۆ ئەوەی کەوا خۆڵ بکەنە چاوی دنیا و کەنەهوو ئەوانە بەرەنگاری تیرۆرە بنەوە و ئەوانە یانەوێ ما بە فەلەستینیەکان بدەن بەڵام فەلەستینیەکان پێم وایە هەمویان بە تێکڕا چ ئەوانەی کە لە دەسەڵاتی فەلەستینە و مەحموود عەباس سەرۆکی فەلەستین و هەروەها بزوتنەوەی حەماس و جیهاد و هەموو حیزبەکانی فەلەستین بە تێکرا لایەنەکان هەمووی ئەو سەفقەیان ڕەت کردوێتەوە پێم وایە ئەم جارەش ڕەتی ئەکەنەوە
تەنها چەند دەوڵەتێکی عەرەبی لە پاڵ هاوپەیمانەکانی ئەمریکا پشتیوانی لێ ئەەکەن کە ئەوانش بەرژەوەندی سیاسی و ئابووری خۆیان هەیە لەگەڵ ئەمریکا. بەڵێ بەس وەکو ئەوەی کە ترامپ بەوەی کە دەڵێ قودس دەکاتە پایتەختی دابەش نەکراوی بڵین دەوڵەتی جوولەکە، ئەمە سەرپێچی بڕیارە نێودەوڵەتیەکانیش نییە کە لە ساڵی 1960 بڵین وەکو خاکێکی داگیرکراوە بە پێی بڕارێکی ئەنجومەنی بڵین ئاسایشی نێودەوڵەتی مامەڵەی لەگەڵا کراوە؟ بێگومان هەموو ئەو بڕیارانەی کە لە نەتەوەیە گرتوەکان دەرچوونە تا ئێستا هەمویان وەکو مەرەکەبی سەرکاغەز ماونەتەوە هیچیانی جێبەجێ نەکراون و بەهۆی ئەو پشتیوانیە بێبەرامبەرە یا ئەو پشتیوانیە بێ سنوورەی کەوا ئەمریکا و بە تایبەتی و وڵاتانی تریش بێگومان لە ئیسرائیلیان کردووە لەسەر حسابی فەلەستینیەکان هیچ یەک لەو بڕیارانەی کە لە نەتەوەیە گرتوەکان و لە ئەنجومەنی ئاسایش بە تایبەتی بڕیاری 242 کە دەرچووە کە لایەنەکان هەمووی پێڕازی بوونە بەڵام لایەنی ئیسرائیلی خۆی لێ دزیوەتەوە و ئەمریکاش بە درێژایی ئەو ماوەی کە پشتیوانی لە ئیسرائیل کردووە ئەو بڕیارە نێودەوڵەتیانەی هەمووی وەلاناوە و فەرامۆشی کردوون و هیچیان جێبەجێ نەکراون و فەلەستینیەکانیش لایەنێکی بەهێزی نێودەوڵەتی نەبووە بەڕاستی کە پشتیوانیان لێ بکا بۆ جێبەجێکردنی ئەو بڕیارانەی کە لە نەتەوەیە گرتوەکان دەرچوون و هەروەها ئەو ڕێکەوتنامانەی کە لە ئۆسلۆ و هەروەها کام دێڤیدیش کە ئیمزا کراون لە نێوان فەلەستینیەکان و ئیسرائیلەکان بەڵام هیچیان جێبەجێ نەکراون دوای ئەوەی کە ئەو بڕیارانە جێبەجێ نەکران و ئیسرائیل بەردەوام بوو لەسەر پێشێلکاریەکانی و لەسەر نیشتەجێکردنی جوولەکەکان لە ناوچە فەلەستینیەکان کە تا ئێستا زیاتر لە 400,000 جوولەکە لە ناوچەی کەناری خۆرئاوا و هەروەها 200,000یان لە قودسی ڕۆژهەڵات نیشتەجێ کراون و ئامادە نییە ئەو گفتوگۆ لەسەر ئەوانە بکە و ئامادەنین گفتوگۆ لەسەر پەنابەرە فەلەستینیەکان بکەن کە ملیۆنان کەسن کە بگەڕێنەوە سەر خاشی خۆیان و لەسەر حدود و سنووری ئەو دەوڵەتە فەلەستینیە و پێدەچی ئەم سەفقەش تەواو پشتیوانی لە دەوڵەتی ئیسرائیلەکە لەو شوێنانەی کە داگیری کردووە لە کەناری خۆرئاوا و لە بەرزایرەکانی جۆلان و لە گەروی ئوردون و هەموو ئەو ناوچانەی تر کە لە دەسەڵاتی ئیسرائیلدان ئێستا ئەمریکا ئامادەیە وەکو ئەوەی دارەی ئێستا ئەمڕۆ ترەمپ ڕایگەیاندووە کە دان ئەنێ بە سیادە و بە سەروەری ئیسرائیل بەسەر ئەو ناوچانەدا بۆیە هیچ ئاسۆیەک لە بەردەمی فەلەستینیەکانان نییە بۆیش مەحموود عەباس ئامادە نەبوو دان بەو سەفقەیەدا بنێ و بچێتە ئەو مەراسیمە و هەروەها لە پێشتریشە بەڵام تەنها ئەمڕۆ چەند وڵاتێکی عەرەبی وەکو بەحرەین و ئیمارات و عومان ئامادەی بوونەوە لە ساڵی 2017 عەبدولفەتاح سیسی سەرۆشی میسر دانی ناوە و ئامادەیی دەربڕیوە بۆ پشتیوانیکردن لەم سەفقەیە بۆیە بەڕاستیەمان بە هیچ شێوێک لە بەرژەوەندی فەلەستینیەکانان نییەوە پێشم وانە سەرکەوتوو بێت چونکە هەروەک چۆن بڕیارەکانی تر پێشێل کراون و ڕێکەوتنامەکانی تر جێبەجێ نەکراون ئەمەش بە شێوەشی دادپەروەرانە سەیری مەسەلەی فەلەستین ناکات و مافەکانیان بۆ ناگەڕێتەوە بۆیە ڕەتکراوەیە لەلایەن فەلەستینیەکانەوە. باشە بەس دکتۆر ئەحمەد ینی ئەم بڵین پرۆژەیە گەر بچێتە بواری جێبەجێکردنەوە بڵین ئەو نەخشەی کە ئێستا دەوڵەتی جوولەکەیەتی زۆر بەرفراوانتر دەبێت ئەوەی کە مەسەڵەن ترامپ دەڵێت قودس پایتەختی دابەش نەکراوە پێشتر بەرزایەکانی جۆلان لە سووریا کە ناوچەیەکی ستراتیژیە وەکو ئەمڕۆژ تەکیدی لەوە کردەوە کە وەکو بەشێک لە خاکی مەسەڵەن جوولەکە دانی پێدا دەنێن و باز لە مەسەڵەن کۆمەڵێک ناوچەی دیکەش دەکرێت ئەنی سنووری ئەم دەوڵەتە بەرفراوانتر دەبێت ئەگەر ئەمە بچێتە بواری جێبەجێکردنەوە. بەڵێ سنووری دەوڵەتی ئیسرائیل فراوانتر ئەبێ و ئەمن پێم وانییە ئەو دەوڵەتەی کەوا دۆڵان ترەمپ پێشنیاری کردووە بە شێوەیەک بێت توانای ژیانی هەبێت توانای سەروەری خۆی و توانای خۆبڕێوەبردننی هەبێت بەڵکو لە چوارچێوەیە کاس گەمارۆ ئەدرێت و ناتوانێت
خۆی بەڕێوە باوە ناتوانێت خاوەن هێز و توانای خۆی بێت و ناتوانێت توانای سەروەری خۆی نابێت توانای هێز و بەرگری خۆی نابێت ئەوەی ئەمە لە ڕابردووشە بینیومانە و خوێندومانەتەوە لە هەڵوەستی ئەمریکا ئەوەیەکەوە ئەگەر دەوڵەتێک بۆ فەلەستینەکان دروست بێ بە شێوەیەک بێکەوە وەکو وەڵێن تەیرێکی معقول بێت لەژێر دەستی دەوڵەتی ئیسرائیلە بێ و خاوەن سیادەی خۆی نەبێ بە کاملی و خاوەنی بەرگری و دیفاع نەبێ خاوەنی چەکی قورس نەبێت ئەمەش بۆ ئەوەی کە نەتوانی بەرگری لە خۆی بکە بەپێی ئەم سەفقەیە بەبێ گومان سنووری دەوڵەتی ئیسرائیل زۆر فراوانترە بێت لەسەر حسابی فەلەستینیەکان. بەڵێ 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 بەس وەکو بۆ نمونە و 5 ملیارش کە باز لەوە دەکرێت کە دانراوە 5 میلیارد دلار یعنی ئێمە هەوڵێکە بۆ گۆڕینی کێشەی فەڵەستین لە کێشێکی سیاسی و مرۆڤایەتی مەسەلەن بۆ کێشێکی ئابووری ئەوان لە ڕوانگەیەکی ئابووریەوە وەکو خۆت دیارە دۆناڵد ترەمپ وەکو سەرمایەدارێک زیاتر لە ڕوانگەی ئابووریەوە سەیری مەسەلەکانەکە بۆیە ئەوێ فەلەستینیەکان بۆ ڕابچێشێتە ناو مەسەلەیەکەوە کەەوە هێشتا دیار نییە و هەرسا دیار نییە وردەکاری ئەم سەفقەیە چییە چونکە ئەو 8 لاپەڕەیە لەوانەیە ئەمڕۆ تەنها 2 لاپەڕەیان لێ خوێن بێتەوە هیچی دیار نییە کە ئەم 8 لاپەڕەیە وردەکاریەکانی چین وەکو باسم کردیانەوێت فەلەستینیەکان ڕابچێشنە ناو مفاوەزاتێکی دوور و درێژ وەکو ئەوەی ئۆسلۆ وەکو کام دێڤێت کە دوایی ئەنجامێکی نەبێت و دوجار فەلەستینیەکان بەبێ ئەنجام لی دەرچن پێشنیاری کردووە کە 50 میلیارد دلار لەو دەوڵەتە فەلەستینیە کە گوایە دروستە بێت ئەوان وەبەرهێنانی تیاکەن و ئەیخەنە خزمەتی دەوڵەتی فەلەستینەوە و وڵاتانی تریژ و پێم وایە لەوانەیە زیاتر ئەو پارێ لە وڵاتانی ناوچەکە وەربگرێت بۆ ئەو دەوڵەتەی کە گومان وایە کە وا خەیاڵەکەن کە دروستیەکەن بەڵام من پێم وانیە بە هیچ شێوەیەک ئەم دەوڵەتە قبول کراو بێت لەلایەن فەلەستینیەکانەوە ئەگەر وردەکاریەکانی ئەم سەفقەیە ئەم ڕێکەوتنە زیاتر ڕابگەیەندرێ و زیاتر ڕۆشن بێتەوە دەرئەکەوێت کە ئەم دەوڵەتە توانای مانەوەی نییە و مقەوماتی بوونی تیانابێت لە داهاتووە کە بتوانێت دەوڵەتێک بێ خاوەن سیادە بێ وەکو هەموو دەوڵەتانەی کە ئەندامن لە نەتەوەیە گرتووەکان و چونکە ئەمە خۆمان بینیمان کە دۆناڵد ترەمپ لە ڕابردووش ئاعترافی بۆ کردووە کە قودس پایتەختی ئەبەدی جوولەکەیە کە ئەوان خۆشیان هەروەیان وتووە واتە ئەوەی کە دۆناڵد ترەمپ ئەیڵێ هەر هەمان ئەو خەونەیە کە لە موسسی صهیۆنیەوە کە هێرتزل کاتی خۆی پێشنیاری کردووە و دەوڵەتی ئیسرائیل لەسەری بنیات دراوە و تا ئێستاش هەموو حکووماتی ئیسرائیل لەسەری ڕۆیشتون کە ئەوان پێیان وایە قودس پایتەختی هەمیشەیی دەوڵەتی ئیسرائیلە و ئەم ڕۆژ ئەوە بەڵێ سپاس دەکەم دکتۆر ئەحمەد دواتر ڕێم و لای بەرز دکتۆر ئیبراهیم سپاس بۆ بەڕێزیشتان ببوورە درەنگ کاتینە لای بەرزتان دەمەوێت سەرنجی بەڕێزیشت بزانم سەبارەت بە مەسەلەی ئەم پرۆژە نوێی دۆناڵد ترامپ کە پێشتریش لە کاتی هەڵمەتی هەڵبژاردن لە 2016 بەڵێنیدا بوو کە کات بەوەی کە قودس ببێتە پایتەختی دەوڵەتی جوولەکە و دەوڵەتێکیش بۆ فەڵەستینیەکان لە پاڵەوەدا بمەنزرێ بەڵام بە سنوورێکی بەرتەسک. بسم الله الرحمن الرحیم زۆر سپاس بۆ بەڕێستان بۆ بنێرانی کەناڵی ئاسمانی پەیام و هەروەها بۆ میوانەکەشتان ئەڵبەدەم پرۆژەیەک بۆ وەکو خۆت ئاماژەت پێ کرد لە حملەکانی هەڵبژاردننی پێش ئەوەی کە دۆناڵد ترامپ بێتە سەرۆکی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ئیعلانی بۆ کردبوو دوایی پاشان لیژنەی بۆ دانا تا گەشت بە ئەمڕۆکە ئیعلانی کردووە ئەوەی کە چاودێری وردی ئەوەی کردووە ئەم بابەتانە بەڕاستی دۆناڵد ترامپ شتێکی نوێی وەکو جورئەتێکی ناوەتە ناو سیاسی ئەمریکاوە کە فعلەن بە پەلە ئەمەی کە کردی ئیترافی بە جۆلان کرد ئیترافی بە قودس کرد و عاصمێکی دابەش نەکراوە بە تەنها بۆ ئیسرائیلەکانە تەنها بەشێک لە قودسی شەرقی با بڵێن بەشێک لەوێت بۆکو عاصمەیەک لە داهاتوودا ئەگەر بێت ئەم دەوڵەتە ئەوە بەڕاستی دەبێتە عاصمەی دەوڵەتە نوێیەکەی فەڵەستین و هەروەها کۆمەڵێک
مەرجوشتیدا ناو بۆی کەوا سەلامەکەیان ئەم ئاشتیە پەیڕۆ بکرێت لەوانە باعترافکردنی فەڵەستینەکان بە دەوڵەتی ئیسرائیل و بنیامین نەتانیاهو خۆشی دانی بۆ دانا کە ترامپ بەڕاستی داوای لە فەڵەستینەکانەکە کە فعلاً دان بە دەوڵەتی ئیسرائیل بنێن. ئەمانە هەمویان بەڕاستی کۆمەڵێک دراون کە لە ناوان پرۆژەیە یا ئەو ڕوئیە چونکە خۆی بە ناوی ڕوئیە ناویناوە، دوای بە ناوی سەفقی قەڕن ناوینێناوە، دوای ئەمە خەریتەی لەگەڵایە، ئەمە کۆمەڵێک داتاوشتە دەبێت ببینین بزانین بە دیتێل ئەمانەی کە ئەوە کردووە چۆن ئاشتی بەرقرار دەبێت. ئەڵبەتەم ئاشتێش کە ئەوان ڕەنگرەژیان بۆ کردو ئاشتەیە کە فعلاً کە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و ئیسرائیل دەیەوێت، چونکە ئێستا دەبینین ئەم اتفاقیە، ئەم ڕوئیایە، ئەم پلانە، ئەم نەخشە ڕێگایە بەڕاستی لەنێ بۆ فەڵەستین و بۆ ئیسرائیلەکانە، بەڵام تەرەفی فەڵەستینی لەناو اتفاقەکان نییە. بەس تەنها بە تەلەفۆن ئەوەی بەگرۆ چەند ڕۆژێکیش بنیامین نەتانیاهو لە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکایە و ئەو لیژنەی سەلامی کە ترامپ دروستی کردو بەردەوام لە ئیسرائیل بوون و لە سەفیرەکان لە ئیسرائیل بۆ و دەستخۆشیان لێ کردو و کۆمەڵێک لەم بابەتانە هەیە بەڕاستی زیاتر بە ئاراستەی خزمەتکردنی پرۆژەی هاوبەشی نێوان وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و ئیسرائیل. ئەوەی کە بە دیقەت سێری ئەم پرس کۆنفرانسەکەی دۆناڵد ترامپ نەتانیاهو بکە زۆر باسی داکاری هاوبەشی نێوان ئیسرائیل و وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکای دەکرد کە فعلاً ئەم پرۆژەیشیان لە خزمەتی ئەم کارە هاوبەشانەی خوان و بەرژەوەندی هاوبەشەکان لە خۆڵاتی ناوەڕازا دەکەن. ئەوان دانەوێت شتێکی نوێ بێنە ئاراوە کە فعلاً فەڵەستینەکان قبوڵیان نیە، کە فعلاً فەڵەستینەکان دان بەوە دانانێت کە دەوڵەتێکی ئیسرائیلی هەیە لە قودسا و عاسیمەکەی بێ و ئەم عاسیمەیەش عاسیمەی ئەوان نەبێ و کۆمەڵ لەم بابەتانە کچووکەوە پەیوەستە بە جیهانی ئیسلامیەوە. چۆن دێ مەسەرەن محمود عەباسێک ئیعتراف بە دەوڵەتێکی ئیسرائیلەکە کە عاسیمەکەی قودس بێت و قودسی دابەش نەکرا بێت و بەس تەنها ئیسرائیلەکان ئەگەر لە داهاتوو دابەشێکی قودس شەرقی بکرێت بۆکو پایتەختی ناوبرن لە داهاتووە، ئەمە نەک ئێستاش. ئەمانە هەمووی کۆمەڵێک شتن بەڕاستی لێ دەخوێنرێتەوە کە داهاتووی ئەم پرۆژە و پرۆژەکانی تری ئیسرائیل و فەڵەستینەکان و یا وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و بۆ ناوچەکە و بۆ خۆڵاتی ناوەڕاست و بۆ عاشق ناوچەکە بەڕاستی داهاتوویەکی باشی نابێت و ئیجابیاری نابێت، چونکە فەڵەستینەکان تەنها خۆیان تەنها محمود عەباس نییە، تەنها ئەوانەی غەزەش نین جەماعەتی حەما، تەنها حیزب اللهش نییە کە ترامپ باسی حیزب اللهی شیر کرد، تەنها سووریا ئەمانە نین. ئەم پەیوەستە بە کۆمەڵێک ئاریشە کێشە ئاڵۆزی لە ناو خۆڕاتی ناوەڕاستدا هەیە، پێویستەکە ئەمانە پێکەوە چارەسەر بکردن. ئەو کاتە دەتوانین بڵێن خۆڕاتی ناوەڕاست بەرەو ئاشتێکی تەواو دەڕوات. ترامپ ئەوەی وای نیشاندا کە فعلاً ئاشتی ناوخچەی خۆڕاتی ناوەڕاست بریتیە لە فەڵەستین، کەمە وان نییە. بەڵێ فەڵەستینێکێکە لە کێشە عەمیقەکانی ناوچە خۆڕاتی ناوەڕاست، بەڵام کێشەی کورد چی لەکەی؟ چۆن ئاشتی ناوچە خۆڕاتی ناوەڕاستە دوورسە بێت لەبێت چارەسەرکردنی کێشەی کورد؟ خۆ کوردیش کێشەیەکی سەد ساڵەی هەیە، وەکو چۆن ئەوان لە 49 بۆ نمونە باسی دەوڵەتەکەی ئیسرائیل دەکەن کە ئەلای دەوڵەتی ئیسرائیلی کراوە کێشە لە نێوان فەڵەستینەکان و ئیسرائیلەکان هەیە لەسەر چۆن ئەم دەوڵەتانە بێت. ئەم پرۆژەی نوێی ترامپیش تەنها لە شێوازی مامەڵەکردنی ترامپ بۆ ئەوە دەگەورێت. ئەنا پێشتر کە دوو دەوڵەت هەبێت و عاسیمەکەی ینی قودس لە نێوان هەردووکیان عاسیمەی هاوبەش بێ، ئەوەش نەماوە. ئێستا تەنها بەشێکی بچووکی قودسی شەرقی بۆ ئەوان دانراوە. والحاصل من بە بیر و بۆچوونی خۆم بۆی کە متابعی دەکەم ئەم پرۆژەیەش وەکو پرۆژەکانی تر سەرکەوتوو نابێت، سەرکەوتن بەدەست نایێنێت. باشە، بەس دکتۆر سەبارەت بەوەی کە مەسەرەن بۆچی مەسەرەن زیاتر مەسەرەن 70 ساڵە فەڵەستین وەکو دەوڵەت دانی پێدانراوە. مەسەرەن ئەمڕۆ ئێستا دۆناڵد ترامپ باسی لەوە کرد کە ئەگەر ئەوان پرۆژەکە قبول بکەن کە بەشێک لە خاکی فەڵەستین مەسەرەن دەدرێت بە جوولەکە، ئەو کات زەمانەتی دەوڵەتێکی سربەخۆیان بۆ فەڵەستین دەکەن. خۆی ترامپ ئاماژە بە یەک خاڵ کرد کە بە دیقەت گوێم لێگراویشەوە بوو سەلامی المتەبادل بە عەرەبیەکەی، ئاشتی دوولایەنە، واتە ئاشتیتان بۆ بەرقەرار دەکەین ئەگەر ئێوە ئاشتی بۆ ئیسرائیل بەرقەرارکەن. اینجا چۆن محمود عەباس دەتوانێت جەماعەتی غەزەیەکان قایل بکەبەوە؟ چۆن محمود عەباس دەتوانێت جەماعەتی جیهادیەکانی مەسەلەن ناو فەڵەستین ڕازیکا بۆی کەوا لەگەڵ ئیسرائیل اعترافی بکات و دەوڵەتێکی بۆ دروستکات؟ بەڕاستی مە شتێکی ئەستەمە کە دانراوە، بەڵام لە هەمان کاتەوە وتم کۆمەڵێکی اعترافاتی ڕەسمی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بۆ ئیسرائیل زۆر گرنگ بوو لەم قۆناغە و کە وەکو نەتەنیاهو خۆشی وتی ئەمە ڕۆژێکی مێژوویە لەبەرەوەی اعتراف بە جۆلان کرا بە ڕەسمی، ڕۆژێکی مێژوویە اعتراف بەوە کرا کە ئێمە سنووری خاڵە سنووریەکەی نێوان ئەردنەوە بۆ ئێمە بێت چەندێک بەدەستمانەوەی و سیادەکەی بۆ ئێمە دەگەڕێتەوە.
قودس بەڕسمی دیسانەوە ناسنرابوو کۆمەڵێک اعترافات کەمان کە لە پێشترە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا بە عەمەلیەمانەی کردووە بەڵام ئێستا لە ڕەشنووسێکی لەو پلانی کە دایناوە وجودی هەیە بوونی هەیە لەبەرەوە نایەت خەڵکی فەڵەستین محمود عەباس بەتەنها ئەم بەرپرسیارەتی هەڵگرێ بەڕەئی من ئەگەر محمود عەباس لەگەڵ ئەم پرۆژەیە بووایە ئەوە دەڕۆیشتە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا لەگەڵ بنیامین ناتنیاهو و لەگەڵ ترەمپا دەوەستان و پێکەوە ئیعلانی ئەم مەشروعیان دەکرد بەڵام دیارە محمود عەباس رازی نییە بەم پرۆژەیە دیارە محمود عەباس لەگەڵ ئەمەدانی خو محمود عەباس قاچاق نیە لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا ئەتوانێت وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا شو لێوێژە ناو ئیتیفاقی مادەم پەیوەستە بە ئاشتی ناوچەی خۆڕ ناوناس پەیوەستە بە دوو دەوڵەتە بۆ محمود عەباس و فەڵەستینەکان دروستەکەن معقولە سەرۆکی ئەو دەوڵەتە داهاتووی کە محمود عەباس لە ناو ئیتیفاقیا وجودی نەبێت و خەڵکی گیان نەبینە کە محمود عەباس چی ئەڵێ ئەگەر ڕێیەکی ئیجابی هەبوایە وەکو ناتانیاهو ئەوش لە بەردەمی ترەمپە تەوقیع لەگەڵ دەکرد و چەپ لە ڕێزانی دەکرد بۆ ئەم ئیتیفاقیە خۆ دیار بوو مەسەلەن هەموو پرێس کۆنفرانسەکەی بەڵێ ئەوەی کە هەیە ئێستاش سەرۆکی دەسەڵاتدارەتی فەڵەستینی محمود عەباس باسی لەو کردووە کە قودس بۆ فرۆشتن نییە پێ دوایانی ئەگەر ئەوان نەسنە پێشەوەکو خۆشیان وەکو بزوتنەوەی فاتح کە لە کەناری خۆراوە دەسەڵاتدارن پرۆژەکە بەی شێوێک سەرکەوتو نابێت کە مەسەلەن حەماسیش بەتوندی دژی ئەم پرۆژەیە کە ترامپ ناوینەوە پرۆژەی ئاشتی قەناعەتم وایە وەکو ئاماژەشم پێکرد ئەم پرۆژەیە ناچێتە بواری عەمەلیەوە ئەو سەلام و ئاشتەی کە ترەمپ باسی دەکەن نەتەنیاهو باسی دەکەن نایەتە دی بەو شێوازەی کە ئەوان دایانەوێت بۆ شێوازەی کە دانیان پێداناوە بۆ شێوازەی کە ئەیانەوێت لە بری خاکە پارە بدەن لە بری ئەوەی کە 50 ملیارەدا بۆی کەوا ئینڤستمنت کەن ئیستیسمار بکرێت لە ناوچەی دەوڵەتی داهاتووی فەڵەستینیا ئێستا بێت اعتراف بە کۆمەڵێک شت بکە کە مێژوویەکە شەڕی لەسەر دەکەن کە مێژوویەکە ئەوان ناتوانن بیفرۆشن بە خەڵکی تر لەبەرەوەی ئەمان وەکو نەتەنیاهوتی ئەمە ئیرثێکی تاریخی خۆیان یعنی هیرەتی جواتە کۆمەڵێ شتی تاریخی خۆیانەوە بەدەستیان هێناوەتەوە ئێستا شتی تریش ئەو شتی تریش هەیە باشە شتی تریش چی بیاهن لەوە زیاتر کە ئەمان وا بکەن لە فەڵەستینەکان وا بکەن لەوان ئیعتراف بۆ بکەن لەبەرەوە من قەناعەتم وایە نە حەماس نە فەتح نە فەڵەستینەکان بەم ئیتیفاقیە رازی نابن و هیچ شتێکیشان بەدەستەوە نەبیکەن یعنی ساف جەماعەتی فەتح چیەکەنەوە زیاتر خۆ ناتن ئینتیفاضەیەکی تر بکەنەوە ناتن بەڵام جەماعەتی غەزەیەکان با بڵێن جەماعەتی حەماس ئەوان لەوە چه بەردەوام بن لەو شێوازێکی کردویانە و ترامپ زۆر بە ئاشکرا وتی و نەتەنیاهو بە ئاشکرا ئاماژەی بۆەوە کرد کە حەماس غەزە دەبێت لە چەکدا بماڵێت چۆن مەسەڵەن لە چەکدا دەماڵێت واتە ئاشتێکی خۆیان فەڵەستین ئەوەی کە بڵێن ئیسرائیل ئەوەی کە بە شەڕ لەگەڵ غەزانەی کرد نەیتوانێت بیکە مەسەڵەن یا بۆی نەچووە سەر یا نەیویست بیکە یان مەسەڵەن مجتەمەعی دەوڵەتی ڕێگەی نەدا ئێستا دێ بە ئاشتی بەدەستی بێنێت یعنی ئەمەش بەڕاستی جۆرێکە لە تەسلیم بوون ئەگەر بێت و حەماس بیکە ئەگەر فەتح بیکە ئەگەر محمود عەباس بیکە و بەڕاستی دەبێت لە ڕۆژانی داهاتوودا ببینیم بزانین مەسەڵەن عەلی دەوڵەتانی تر چۆن مامەڵە لەگەڵ دەکەن خۆمە پێویست نییە وەکو ئاماژەم پێکرد تەنها بە فەڵەستین و بە محمود عەباس و پەیوەندە بە سعودیەوە پەیوەستە بە میسرەوە پەیوەستە بە هەرچەند ئاماژەی بەوە بەڵام دکتۆر ئیمارات و بەحرین و عومان و ئەمانەش لەگەڵ یان و پەیوەندی کردووە بە شای ئوردون و ڕەفیقێکی زۆر باشڵمانێ بەڵام وەکوتم ئەمە تەنها پەیوەست نییە بە دووسە دەوڵەتانەوە پێویستە بە کۆی مجتەمەعاتی ناوچە خۆڕڵاتی ناوەڕاستەوە پێویستە بۆ مجتەمەع مسلمانەی کە ئێساوکرد نەتەنیاهو زۆر ئاماژەی لێ خەردەکە ئێمە دەوڵەتی جوولەکەیە دەبێت فەڵەستینیەکان ئیعتراف بە دەوڵەتی جوولەکە دەوڵەتی جوولەکەی ئیعتراف بە دەوڵەتی جوولەکە بکەن نێ ئیسرائیلیش دەوڵەتی جوولەکەیە ئەبێ فەڵەستینەکان ئیعتراف بە دەوڵەتی جوولەکە بکەن ئەمە دەوڵەتی جوولەکەیە لەبەرەوە ئەمە بۆ یاوەکو بڵێ لایەنێکی با بڵێن جۆرێک لە لایەنی وروژاندنی تێدا بوو بۆ خەڵکی کە فعلان ئەوان بێن ئیعترافم بنەکەن لە کاتێکدا کە ئەمەش دۆناڵد ترامپ بە نووسرا و داوێتی پێی دەڵێ باشەوە من ئەوانە اعتراف بۆرگرت بۆ بەڵێ سوپاس دەکەم بەڕسمی بەڵێ سوپاس دەکەم دکتۆر بەڵێنیرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دواتە دەگەڕێن و لای میوانەکەمان لاولێر دکتۆر ئەحمەد وەرتی دەگەڕێن وڵات چاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟
ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێکچوویەکی ڕۆژانەی نییە هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنا 0 153 85 85. ئەم کوڕانەوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسێنی نییە نینی تامیز ڕۆشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز دکتۆر ئەحمەد وەرتێگر بگەڕێم بۆ لای بەڕێزت سەبارەت بە کاردانەوەکان ئەوەی کە ئێستا محمود عەباس سەرۆکی دەسەڵاتدارەتی فەڵەستینی باز دەکە کە هەزار جار مەسەلەن ئەم پرۆژەی ترامپ ڕەت دەکەنەوە بەڵام سەبارەت بە وڵاتانی عەرەبی ئەوانەی کە ترامپیش ناوێنان ئیمارات و بەحرین و تا بڵێن عومانیش کە پێشتر باز دەکە وڵاتێکی بێلایەنە یعنی پێدوانی لە ژێرە وڵاتانی عەرەبی وەکو سەرکردەکانیان لەگەڵ ئەم پرۆژەی ئەمریکادا ئەوەی کە ئێستا باشکرا دیارە ئیمارات و بەحرین و سڵتەنەتی عومان ئەوە خۆیان ئامادەی ئەو ڕاگەیاندنە بوونە کە لەگەڵ ترامپ لەگەڵ ناتەنیاهۆ سەفیرەکانیان لەوێ ئامادە بوونە بۆ ڕاگەیاندنی و پێشترش وەکو باسم کرد میسر ڕاگەیاندوو کە لەسەر زمانی عەبدولفەتاح سیسی و ڕەنگە وڵاتانی دیکەی عەرەبیشە بن کە لە ژێرەوە لەگەڵ ئەو سەفقەیە بن بەڵام چونکە ئەوانەی کە خاوەنی خاچی فەلەستینن کە فەلەستینیەکان خۆیانن کە خۆیان خاوەن ماڵن ئەوان خۆیان ئەم سەفقەیە ڕەت ئەکەنەوە خەڵکی تر ناتوانێت ئەستەمە کە بتوانێت بڕیارات بەسەریاندا فەرز بکە بۆیە بەڕاستی ئەوەی کە ترامپ ئەوێت بە زۆری زۆردارەچیە و تەجاوزکردنە بەسەر هەموو بڕیارە نێودەوڵەتیەکان بەسەر هەموو ماف و حەقەکانی فەلەستینیەکان و ئەوەی کە وڵاتە عەرەبیەکانیش پێشترکە لەسەری ڕێکەوتون کە ئەوان ئەوەی کە ناسراوە بە دەست پێشخەری وڵاتانی عەرەبی کە زەوی لە بەرامبەر ئاشتیە واتە نەک زەوی لە بەرامبەر پارەیدا دۆناڵد ترامپ دەیەوێت بۆیە زۆرێک لە وڵاتانی عەرەبی بەداخەوە و ڕەنگە وڵاتانی تریشە بن لە وڵاتانی ئیسلامی کە هاوکاری ویلایەتە یەکگرتووەکان بکەن بۆ ئەوەی کە ئەم سەفقەیە جێبەجێ ببێ بەڵام من بە دووری ئەزانم کە هەم فەلەستینیەکان ڕەتیەکەنەوە و هەمیش ناتوانرێ بە ئاسانی بەڕاستی خاچی ئیسلامی و قودس بدرێتە دەوڵەتی جوولەکە جگە لەوەی کە پێچەوانەی بڕیاراتی نێودەوڵەتیە و پێشێلکردنی مافی فەلەستینیەکان و مافێشی ئیسلامیشەوە دەوڵەتانی ئیسلامیش گەلانی ئیسلامی ڕازی نابن یعنی چونکە بەداخەوە ئەمڕۆ دەوڵەتانی وڵاتانی ئیسلامی و دەوڵەتانی عەرەبی حکوومەتەکانیان لە دۆڵێکن و گەلەکانیشان لە دۆڵەشی ترن بۆیە بە هیچ شێوەیەک ئەم سەفقەیە ناتوانرێت بچێتە بواری جێبەجێکردنەوە مادام فەلەستینیەکان مادام خاوەن خاکەکان خۆیان ڕازی نابن باشە بەس لە ڕووی مێژوویشەوە
مثلەن ئەم خاکەیت پەیوەندێکی بە جوولەکەوە هەیە ینی بۆ نمونە ئێستا ئەمریکا دەیەوێت وەکو بەڕێزوت بە زۆرم لێوی سەپێنێ وە بیکاتە بەشێک لە خاکی جوولەکە؟ ئەگەر ینی فەلەستین خاشی جوولەکە بووایە نەتەوەیە گرتووەکان خۆیان دەوڵەتەکانی خۆرئاوا زیاتر زاڵن بەسەریدا و ئەنجومەنی ئاسایشی زیاتر خۆیان زاڵن بەسەریە بڕیاریان دەرەکرد کە فەلەستین تەنها هی جوولەکەیە وەکو ئیدعایەکەن دیارە ئەمە خۆی فکرێکی زایۆنیە دامەزرێننی فکری زایۆنی کە هێرتزلە کاتی خۆی ڕایگەیاندووەکەوە فەلەستین خاکێکە بەبێ گەل و جوولەکەش گەلێکە بەبێ خاک پێویستە جوولەکە خاکی خۆی هەبێت کە بریتە لە فەلەستین و ئەوەی کە ئێستا ئەیبینین بەڕاستی کە ترەمپ ڕایگەیاندووە کە سازش لەسەر ئاسایشی ئیسرائیل ناکە ئەی باشە ئاسایشی ناوچەکە بەند نییە بە ئاسایشی ئیسرائیلەوە واتە ئاسایشی ئیسرائیل دەتواندرێ دابین بکرێت بەبێ ئەوەی کە ئاسایش بۆ فەلەستینەکان و بۆ گەلانی ناوچەکەش دابین بکرێت من پێم وایە هەرگیز ناتواندرێەوە لە 1970ەوە ئیسرائیلش نەیتوانیوە ئاسایش بەخۆ ببینێ لەبەر ئەوەی کەوا مافی خاوەن مافەکان خاوەن خاکەکان داگیر کراوە کە فەلەستینەکان و ئەوانە وڵاتانی دەوروبەریشین کە جیهانی ئیسلامیە و کە وڵاتانی عەرەبی. سپاس دەکەم دکتۆر ئیبراهیم سەبارەت بە ترامپ ینی ئەم کارە لە بەرامبەر چیدا دەکات مەسەڵەن پیس پەیوەندێکی بە هەڵبژاردننی داهاتوێ چکەم ئەمڕۆ لە کۆنگرە ڕۆژنامەوانی کەشی باسی و کرد کە کاری زۆری بۆ ئیسرائیل کردووە گوازنەوەی باڵۆسخانەی ئەمریکا لە تەل ئەبیبەوە بۆ قودس ناساندنی جۆلانی بڵین خاکی سووریا و بەشێک لە قوارەی جوولەکە هەروە دانان بە قودس وەکو پایتەختی بڵین قوارەی جوولەکە ئەم کارانەی ترامپ لە بەرامبەر تەنها دەرچوونەوەیەتی یاخود هەر خۆشی پرۆژەیەکی لەم شێوەیە هەیە؟ خۆی پرسیارەکە توانین بە جۆرێکی ترکێن بڵێن ئایا جوولەکەکانی ئیسرائیل و جوولەکە لە سەراسی جیهان چەندێک کاریگەریان لەسەر سیاسەتی دەوڵەتانەیە کە تیادا دەژین بە تایبەتی سا لە ئەمریکا باسی ئەمریکا باسی وەیە کە ترامپ ئەم پرۆژەیە ناو لە خزمەتی ئیسرائیلەکان و جوولەکەکانی ئیسرائیل بۆ نمونە بڵێم لە وڵاتی گرتوەکانی ئەمریکا بڵێ جوولەکە کە لە ئەمریکا هەیە کاریگەری لەسەر سیاسەتی دروستکردنی بڕیارەیە لەسەر ناودەکانی وڵاتی گرتوەکانی ئەمریکا کاریگەریان هەیە لەسەر چۆنێتی بەڕێوەچۆنی هەڵبژاردنەکان و لەوێ ئەم کاریگەریش بە بەرچاو دەبێت و هەموو کەسێکیش ئاماژەی پێکراو دیراچەندی درازادیشی لەسەر کراوە. ترامپ لە انتخاباتی ڕابردوو زۆر لە حەملەی هەڵبژاردننی خۆیدا زۆر داکۆکی لەسەرەوە دەکردەوە کە من سەلام لە خوڵاتی ئاشتی لە خوڵاتی ناوەڕاستە بەرپا دەکەم و پشتگیری ئیسرائیل دەکەم و قودس دەکەم بە عاصمەی ئیسرائیل و ئەوەی کە ئێستا بە عەمەلی دەیکا ئەو کاتر لە کاتی هەڵبژاردنەکانە کردی و ئێستاش کە هەڵبژاردنەکانی وڵاتی گرتوەکانی هاتووتە پێشەوە و زەختێکی زۆر لەسەر ترامپ هەیە لە ناو لێپرسینەوەی لەگەڵ دەکەن بەڕاستی ئەوەی شتێکێکە لە خاڵەکان کە وڵاتی گرتوەکان بڵێن ترامپ بۆ وڵاتی گرتوەکانی ئەمریکا بۆ سەرۆکاتی وڵاتی گرتوەکانی ئەمریکا بەکاری دێنێ تاوەکو لە داهاتوودا ئەمان جوولەکە دیسانەوە پێشگیری ئەم بکەن و ناتەنیا زۆر بەڕاشکاوی بە ئاشکرا وتی کۆشکی سپی هیچ سەرۆکێکی وەکو دۆناڵد ترامپی بەخۆیەوە نەبینیوە کە پشتگیری ئیسرائیل و جوولەکە و پرۆژە و مەشروعەکانی بکات. ئەمە بەز و بۆ ترامپ بۆەوەیکەوە لە انتخاباتی داهاتوودا جوولەکانی ئیسرائیل جوولەکانی وڵاتی گرتوەکانی ئەمریکا جوولەکانی سەرتاسەری جیهان پاڵپشتی دارایی و معنەوی و مەیدانی بکەن بۆ ئەوەیکەوە ترامپ دیسانەوە بێتە سەر کورسی دەسەڵات و ئەلانتخاباتەکانە بیباتەوە و دووریژنی ئەمە یەکێک لە نقطەی تەحولی ترامپ بێ بۆیکەوە بە منافسەکانی بڵێت کە من ئەوەتانە ئەو شتەی کە چەندین ساڵە لە سەرەتای 100 ساڵە مەسەڵەن جوولەکە کێشەیە لە خسە خاکی فەڵەستین ساوەتا من بە ئاشکرا بۆم کردن و مجتەمەعی دەوری شموت فەرمونەوە فەڵەستینەکان ئەوە عەرەبن ڕازی نابنەوە تا ئانا ئیسرائیلەکانەوە ڕازی بنکەوە دەوڵەتێک بۆ جوولەکە بۆ فەڵەستینەکان دروست بکرێت. ئەوە لە هەمان کاتە ئەمە بۆ شتێکی مەکتوب و نووسراویشە بۆ جوولەکە بەکاری دێنێت لەسەر ئاستی مجتەمەعی نێودەوڵەتی لەسەر ئاستی دەوڵەتان دەڵاوتان وڵاتێکی گەورە وڵاتی گرتوەکانی ئەمریکا بە نووسراو پشتگیری ئەوە دەکە ئەم خاکانە سیادە ئێمە بەسەرەوەی سەروەری ئێمە بەسەرەوەیە هەنی خەڵکی تر نییە کابەتە ئەمە دەستکەوتی زۆرە بۆ جوولەکە بۆیکەوە لە داهاتوو تا پشتگیری و پاڵپشتی دۆناڵد ترامپ کا بۆیکەوە لە هەڵبژاردنەکانە بیباتەوە پاڵپشتی ئەو بکات
و ئەگەر سەیری پرس کۆنفرانسەکە بکەیت زۆر بەڕوونی دیار بوو چەندین ینی شێوازی مامەڵەکردنی هەردووکیان ئەوە دەردەخست کە ئەم پرۆژێ بۆ داهاتووە بۆ ئێستانی ئەم جۆرە تەعاملی کە لەگەڵی بۆ انتخاباتەکانە بۆ یەکەوە ئیسرائیل بە دەوڵەتانی خۆڕاتی ناوەڕاست بڵێ بە هاوپەیمانەکانی تەنان ئەمریکاش بڵێ هەرچی ئەەکەن وڵاتی گرتوەکانی ئەمریکا هەرچی پان هەندەدەنێ فەرمو ئەوە تا ئێستا و پشگیری من دەکات و بە ئێرانیش بڵێت فەرمو ئەوەی کە باسی قاسم سلێمانیان کردووە زۆر بەڕوونە نەتەنەهۆ وتی ئێمە کاری هاوبەشی جدیمان کرد نێوان ئیسرائیلەکان و ئەمریکەکان بۆ ئەو کردەوەیە ئەنجام بدەین ئەرێ بەڕاستی ئەمانە هەمووی ئاماژەیەکی ڕوون و بەرچاو بوون لە کۆنفرانسەکانە هەبوو لە پرس کۆنفرانسەکان دوگانە هەبوو باشە بەس دکتۆر سەبارەت بە وڵاتانی عەرەبی ینی ئەو مەسەلەن پەیوەندی ئەمریکا وڵاتانی عەرەبی چی کۆکردن تۆ ئێستش باز لەوە دەکرێت کە سیسی بڵین عەبدولفەتاح سیسی سەرۆکۆماری میسر پشتیوانی خۆی بۆ ئەم ڕێکەوتنە دەربڕیوە یان هیچ بەرژەوەندێکیشی بۆ خودی میسر تێدایە خودی مەسەلەن عەبدولفەتاح سیسی تێدایە ئەم ڕێکەوتنە خۆی عەبدولفەتاح سیسی و سوپاکەیشی بە پارەی وڵاتی گرتوەکانی ئەمریکا بەڕێوە دەچن ساڵانە زیاد لە ملیارە دۆلار پاڵپشتی عسکەری سوپاکەی میسر دەکاوە عەبدولفەتاح سیسی بە پاڵپشتی وڵاتی گرتوەکانی ئەمریکا و چەند دەوڵەتێکی ڕۆژئاوا هاتەوە سەردەسەڵات و کودەتای کردووە ئێستاش پاڵپشتێکی تەواوی ئەوان دەکات ئەگەر بێت و لەگەڵ ئەم پرۆژەی ئەوان نەبێت و هەر ئەوی سنوورەکانی لەگەڵ غەزە و فەڵەستینەوەمانە داخستووە خەڵکی دەتوانێت بیسان و دەڕاتەوە ئوردن و لە ئوردنەوە بەناو خاکی ئیسرائیل دەڕوات و هەموو حدودەکانیان بەدەستێت تاکە حدودێکە کە بەدەستی فەڵەستینیەکان و بغەزیەکان و حدودی میسر بوو ئەوەی لە داخستون بە ئەمە چاوەڕوانکراوە لە عەبدولفەتاح سیسی ئەمە چاوەڕوانکراوە لە سیاسەتی وڵاتێک دەوڵەتێک وڵاتی گرتوەکانی ئەمریکا و خۆرئاوا پاڵپشتیاکردی بۆی کودەتا بکەن و کودەتاکەشی بەسەر شەرعیەتا کردووە یعنی ئەم بە شتێکی ئاساییە یعنی من بە شتێکی زۆر گرنگی نابینم یعنی شتێکی مفاجئی بێ و سەدمەیەک بێ ڕوویدا ئاچ دەوڵەتێکی وا چۆن ئیعتراف بۆ دەکات وڵاتی گرتوەکانی ئەمریکا باش خۆڕڵاتی ناوەڕاستی تێکداوە وای کردووە ئێستا دەوڵەتان زۆر بەلاوازی پشتگیریەکی فەڵەستینەکەن ئەوان باس لەوە دەکەن کە ئێران سوپایەکی هەیە بە ناوی سوپای قودس چۆنە بێ ئەمە شتێکەوە بێ قودس ئازادە کێ دێ ئازادیکە ئەوە ئازاد وا لە کۆنفرانسەکانە وان وت یعنی ئەمە ئەوان ڕێگەنادەن تەنها دەوڵەتێک ناوێکی بنێ لە سوپاکەی خۆی جا چۆن مەسەلەن ئەمە ڕێگادن دەوڵەتێک بێ دژی مەشروعەکانی هەردووکیان بێت زۆر بەکوتی ئێستا سعودی پێویستی وڵاتی گرتوەکانی ئەمریکایە کۆیت پێویستی وڵاتی گرتوەکانی دۆڵی خەرج هەمویان پێویستیان وڵاتی گرتوەکانی ئەمریکا هەیە ئیمارات پێویستی بەوە هەیە ئێران دوو ساڕۆخ نەنێ بە ئیماراتەوە چونکە بزنسەکەی لێ تێگەچێت مەسەلەن میسر پێویستی بەوە هەیە بەردەوام بە دەعمەکەی مەسەلەن ئوردن خواخۆیەتی لێ تێک دەچێت چونکە دەوڵەتێکە لە بەردەم ئیسرائیلایە لەبەرەوە ئەوانە شتێکی پێم وایە شتێکی مفاجئی نەبوون بەڵام ئەوەی کە گرنگە ئەوەیە کە ئەمە فەڵەستینەکان خوان لەسەر ئەرزی واقعیەکەم خاڵی دووەمیش بریتێ لەو مجتەمەعی مسلمانانەی کە هەن و پشتگیری ئەم دەعمە و ئەم پرۆژەی ترامپ و ئیسرائیل نان بەڵێ سوپاس دەکەم دکتۆر ئەحمەد گرێمولای بەڕێز سەبارەت بە ئاوارە فەڵەستینیەکان کە ئێستا هەندێک ئامار هەیە کە 5 میلیۆن دانیشتوانی فەڵەستین لە ناوخاکەکانە 6 میلیۆن ئاوارەی مەسەلەن فەڵەستینەیە کە لە سەدا 39 لە وڵاتانی ئوردنن یعنی هەتا بڵێن لە وڵاتی ئوردنن هەتا ئەمڕۆ لە کۆنگرۆ ڕۆژنامەکە نەتەنیاهو باسی لوبنانی کرد کە ینی وتی ئێمە بەرپرسیارین لە گەڕانەوەی ئاوارەکانی فەڵەستین لە لوبنان و وڵاتانی تریش پێ دوایان پرۆژەیەوەش لە خۆ ناگری گێڕانەوەی ئاوارەکان کە پێشتر باز دەوێت کە بگەڕێنەوە وڵاتەکەی خۆیان نەخێرا چەند گۆ باسم کرد و دەکارەکانی ئەم پرۆژە ڕانەگەێنراوە بەڵام پێدەچی بەشێک لە پرۆژەکە بریتی بێت لەوەی کەوە ئەو ئاوارە فەلەستینیانە لەو شوێنانەی کە ئێستا لێ نیشتەجیان لەوێ نیشتەجێ بکرێن و پارێکیان بدرێتێ هەر لە پارەی ئەو دەوڵەتانە بۆی کە لەو شوێنان نیشتەجێ بکرێن و ئیتر مافی گەڕانەوە کۆتایی پێبێت چونکە ئەوان بەڕاستی لە ڕابردوشدا هەڵوێستەکانیان بەو شێوەیە ڕاگەیاندووە ئەوەی کە ئەمڕۆ ترەمپ ڕایگەیان لەگەڵ ناتەنیاهۆ وێ ڕایەوەی کە کاگوکتۆریش باسی کرد بۆ لەو کاتەدا بۆ ئەوەیە کە ترەمپ سوودی لێ ببینێ لە لەو دادگایی کە ئێستا ڕوبەڕوویە بێتەوە لە هەڵبژارنەکانی ڕابردووە و هەروەها بۆ ڕزگارکردنی ناتەنیاهۆشە کە ئێستا ڕوبەڕووی دادگا بووەتەوە لە مەسلەی گەندەڵی لە ئیسرائیل و هەڵبژارنش کە لە مانجی سەی داهاتووە
ئەنجامەدرێ بۆی کە بتوانرێت نەتانیاهۆ سەرکەوتوو بێ لەو هەڵبژار نەزارش کە بیتەوە سەرۆک وەزیرانی ئیسرائیل ئەوەی کە تێبینی کرا کە ترەمپ لەوێ ڕایگەیاند کە پێویستە جیهانی ئیسلامی ئەو هەڵەی ڕاز بکاتەوە کە ساڵی 1948 هێرشیان کردە سەر ئیسرائیل واتە هەم هەڕەشێشی لە جیهانی ئیسلامی کرد کە ئەبێ دان بەو نەخشێ و بەو پرۆژەی ترەمپ دابنێن کە ئەتوانی بڵێن ئەمە وعدی بلفۆرێکی نوێیە لە ناوچەکەیە و جارێکی دیکە ئەوێ نەخشێن ناوچەکە بە پێویست و بەرژەوەندەکانی خۆیان و پێی بەرژەوەندەکانی ئیسرائیل دابڕێژێتەوە لەسەر حسابی فەلەستینیەکان بەڵام تاوەکو مەسەلەی فەلەستین و هەروەها لەگەڵیشیان مەسەلەی کورد کە دوو مەسەلەی سەرەشین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا چارەسەر نەبن ئاشتی و ئاسایش و سەقامگیری لەو ناوچەیە بە هیچ شێوەیەک بەرقەرار نابێت. باشە بەس دکتۆر سەبارەت بە مەسەلەی پرسی فەڵەستین و کردنیشی بە پرسێکی ئابووری ئێستا کێشەی فەڵەستین مەسەن کێشێکی ئابووریە کە ئەوان باز لە 50 میلیارد دۆلار دەکەن کە ئەگەر بێت و فەڵەستینیەکان ڕازی بن بەو پرۆژەیە ینی 50 میلیارد دۆلار کێشەی فەڵەستین چارەسەر دەکرێت؟ خۆی فەلەستینەکان زوو لەوە تێگەیشتون کە ئەم سەفخەیە ئەم ڕێکەوتنێشی ئابووریە بەلای ترەمپەوە و زیاتر بەلای ئابووریە ئایبات نەک بەلای چێش چارەسەرکردنی سیاسیانەی کێشەی فەلەستینە خون مەلەسەلەی فەلەستین بۆیش فەلەستینەکان بەشداری ئەو کۆنگرەیان نەکرد کە لە مەنامەی پایتەختی بەحرێن لە حوزەیرانی ساڵی ڕابردوو 2019 بەسترا فەلەستینیەکان بەشداریان تێدا نەکرد چ لایەنە ئۆپۆزیسیۆنەکان چ لایەنی دەسەڵاتی فەلەستینی و محمود عەباس ڕەتیان کردەوە بەشداری لەو کۆنفرانسیان بکەن چونکە ناوندرا کۆنفرانسێکی ئابووری بۆ پشتیوانی لە چارەسەری مەسەلەی فەلەستین لە چوارچێوەی ئەو سەفقەی کە ناوندراوە سەفقەی قەرن یاخود ڕێکەوتنی سەدا بۆیە فەلەستینیەکان زوو هەستیان بۆ کردووە کە نەوێشی مەسەلەی فەلەستین بچوو بکەنەوە لە مەسەلەی ئابووری و مەسەلەی داراییە چونکە ئەوان کێشەکەیان کێشەیەکی سیاسیە کێشەی خاشیان هەیە و چەندین مەسەلەی گرنگ لە ناو ئەو مەسەلەی داهەنە لە مفاوەزاتی ڕابردوو ژاکە ئەوان گفتوگویان لەگەڵ لایەنی و لەنەوە گرتوەکان و لەگەڵ لایەنی ئیسرائیلە کردووە کە گرنگترینیان مەسەلەی قودسە و مەسەلەی خاک و حدودە دەوڵەتی فەلەستین و هەروەها مەسەلەی گەڕانەوەی ئاوارەکانە پێم وایە هیچیان لەو سەفقەیە بوونیان نێبووە فەلەستینیەکان و لەگەڵیشیانە گەلانی ناوچەکە ئەم سەفقەیە ڕەت دەکەنەوە. سپاس دەکەم دکتۆر ئیبراهیم کاتمان زۆر کەمەوە بەڵام سەبارەت بە هەڵوێستی وڵاتانی عەرەبی ینی لە ئاوازی هەڵوێستی ئەوان وای نەکردووە کە کێشەی فەڵەستین چارەسەر نەکرێت بۆ نمونە ئیسرائیل خاکی فەڵەستین داگیر بکە بەرزایەکانی جۆلان بناسێنە بەڵام هیچ کاردانەوەیکی ئەو تۆ نەبووە؟ بەڕاستی هەموو ئەو شتانە کە ئێستا بەسەر فەڵەستینیا دێن پشکی هەرە گەورە بەشی بەری دەوڵەتانی عەرەبی دەکەوێت بەشی بەری ئەوە دەکەوێت پێ دەدەن ئومەی عەرەبی تر لە عێراقەوە بیگرێتە ئەوکو مەغریبی عەرەبی و هەموو ئەو دەوڵەتانە پشکی شێران بەردەکەوێت لە ساڵێک سەرەتا لە 100 ساڵ پێش ئێستاوە کە ناتوانێت پشتگیرێکی تەواوی کێشەی فەڵەستین بن و ئەو کێشەیە حەل بکرێت و نەگا بەمە چونکە هەر ئیتیفاقی کراوە فەڵەستینیەکان پێ ڕازی نەبوون پاش ماوەیەکی تر ڕازی بوون بۆ بەڵام ئەویان پێ نەدراوە شتێکی تریان پێدراوە دیسانەوە تا گەیشتە ئەمڕۆ کە دەبینین ئێستا دەوڵەتەکان خۆیان کێش و ئاریشی گەورەیان هەیە سێرەکەی دەوڵەتێکی وەکو میسر کە دەوڵەتێکی یعنی لە ناو سەدارەیە وەکو دەوڵەت وەکو شەعب وەکو مجتەمع بەڵام کەسێکی وەکو عەبدولفەتاح سیسی سەرۆکایەتی و سیاسەتەکەی دەکات کە بەلای وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا پشتگیری خەڵکی فەڵەستینی ناکات لە هەمان کات سەرێکی وڵاتێکی وەکو سعودی عەرەبی بکەیت سەرەکەی دەوڵەتێکی وەکو سعودیە کە دەزانێت چ پێگەیەکی لە لای موسڵمانان و جیهانی ئیسلامیدا هەیە مەسەڵەن هاوپەیمانە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا پشتگیری ئەوان ناکات سێرێکی مەسەی عێراقی بەسەر هاتووە سێرەکی ئۆردن خواخوایەتی ئەمریکا و ئیسرائیل قسەیەک نەکەن و وەزعی لێ تێک بچێ سێرەکی یعنی هەرچی ئەو دەوڵەتانە دەگری هەمووی کێشەیەک بۆ دروست بوو ئەوە نەماوەکو 100 ساڵی ڕابردوو با بڵێن جۆرێک لە ئەم کێشانە وجودی نەبوو بێت جان جۆرێک لە وحدەتیان هەبوو بێت جۆرێک لە نزیکەیانی هەبوو بێت ئەوەندە پێویستیان وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا نەبوو بێت بەڵام ئینسان سێرەکەی بارودۆخە گۆڕاوە هەرێکێک لەمانە کۆمەڵێک کێشە و ئاریشیان هەیە کۆمەڵێک قەیرانان بەسەر هاتووە کە خواخوان وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا دەستیان لێ بەرنەدا چونکە لە بەرامبەردا ئێران هەیە چونکە لە بەرامبەردا
ئیسرائیل هەیە ئیسرائیل لەوە کۆمەڵێک محاوراتی تر دەکات مەسەلەن سەرەکی ینی کۆمەڵێک کێشە و شتیان خوان بەسەر وڵاتی گرتوەکانی ئەمریکا وڵاتی گرتوەکانی ئەمریکاش خۆ نایەت هەموو کێشەکانە بۆ چارەسەر کات و دوای ئەویش هیچ ئیشی نەمێنەوە خۆڕاتی ناوزۆ ساڵی عێراق دەڵێن ئیشت نەماوە فەرموو بڕۆ دەرەوە خۆی دۆناڵد ترەمپیش ئاشکرای وتی ئێمە هەرچی خاکە لە دەستی داعش دەرمانێناوە ئەگەر هەرچی خاکە خەڵکی عێراق و شیعەکان بەتایبەتیکەی سەداوایەکەن دەڵە دەرچوە کاتە لە خۆڕاتی ناوزە دەڵێن کاکە تۆ ئیشت نەماوە خۆ حافیزم بێ لەبەرەوە ئەم کێشانەی خۆڕاتی ناوازە بۆ شێوازە لاوازە لە ساڵح وڵاتی گرتوەکانی ئەمریکا و ساڵحی ئیسرائیلە و وەرزەرەری فەڵەستینەکان بەڵێ سوپاس دەکەم زۆر سوپاس بە ڕێزان دکتۆر ئیبراهیم محەممەد مامۆستای زانکۆ کە لە لەندەنەوە لەگەڵمان بووی هەروە لە هەولێرەوە دکتۆر ئەحمەد وەرتی سەرۆکی سنتەری ئایندا بۆ لێکۆڵینەوە سوپاس بۆی بینەرە بەڵێ سوپاس بۆ کارانم خواتان لەگەڵ